پاش چەندین جار دواخستن بەهۆی ململانی لایەنە سیاسیەکانەوە سەرنجام دانیشتنی ئەنجومەنی نوێنەرانی عێراق تایبەت بە هەڵبژاردننی سەرۆک کۆمار ئەنجام دراو. نەزار ئەحمەدی بەربژێری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بە شەشەم سەرۆک کۆماری عێراق لە دوای کەوتنی حکومەتی بەعسەوە. نەزار ئەحمەدی کە لەمە دوا دەبێتە کەسی یەکەمی عێراق لە ساڵی 1968 لە شارۆچکەی ئەحمەدی سەر بە پارێزگای دوهۆک لەدایک بوو و دەرچووی زانکۆی مووسڵ و هەڵگری بڕوانامەی بە کالیرۆسە لە ئەندازیاری میکانیک. لە ژانی تایبەتیدا خێزاندارەوە باوکی 4 منداڵە. ئەمە یەکەم جار نییە نەزار ئەحمەدی بچێتە کۆشکی سەلامەوە. ئەو نزیکەی 2 دەیە ئەزموونی کارکردنی لە سەرۆکایەتی کۆماردا هەیە. ماوەی 17 ساڵ ڕاوێژکاری سەرۆک کۆمارە کوردەکانی عێراق بووە. هەر لە مام جەلالەوە بۆ فواد مەحسووم و تاکو دەگاتە لە تیڤڕەشید. لەسەر ئاستی حکمیش نەزار ئەحمەدی لە ساڵی 2022 تاکو ساڵی 2024 وەزیری ژینگەی عێراق بووە. لەسەر ئاستی حیزبەکەشی واتە یەکێتی نیشتیمانی کوردستان بەرپرسی مەکتەبی سیاسی بووە لە بەغداد. هاوکات ئەندامی مەکتەبی سیاسی حیزبەکەشە. جیاواز لەوانش نەزار ئەحمەدی لە چەندین بۆنەی نێودەوڵەتی و ئەقلیمیدا نوێنەرایەتی عێراقی کردووە. بۆ نمونە لە کۆمکاری عەرەبی لە میسر و جەزایر و تونس و سعودی و کۆیت وەکو چۆن لە کۆنفرانسی نێودەوڵەتی گۆڕانی کەشوهەوا لە پاریس لە ساڵی 2015 بەشداری کردووە.